لە کاتێکدا سەدان خێزان لە چاوەڕوانی لەدایکبوونی منداڵێکن، بەڵام فرێدانی منداڵی ساوا زیادی کردووە. بە جۆرێک لە ساڵی 2014ەوە تا ساڵی 2016 ژمارەی ئەو منداڵە فرێدراوانەی لە شاری سلێمانی دۆزراونەتەوە گەشتووەتە 11 منداڵ. منداڵەکان بە ساوایی لە بەردەم مزگەوت و ناوزەبڵدان و شوێنە گشتەکاندا فرێدراون. بەتەکی ڕێژەکە زیایی کردووە. لە 2016 26 مناڵ هاتۆتە خانەی مناڵانەوانێ. لەو 26 مناڵە حوتی دۆزراوە بووە. بە 2014 هەتا 2016 11 مناڵی دۆزراوە هەبووە لە ماوەی ئەو 2 ساڵەیە. گەورەنی مناڵی ئاسایی هەیە 2 ڕۆژە لەدایک بووە یان هەفتەیەکە لەدایک بووە یان دەقاوتەقکە لەدایک بۆ فرێدراوە و براوەتە خەستەخاون دوای ئەوە لە ڕێگەی مەحکەمە لێناوە بۆ خانەی مناڵان. زیادبوونی ڕووداوەکانی فرێدانی منداڵی تازە لەدایک بوو زیاتر لە هۆکارێکی هەیە، بەڵام زۆرینەی توێژەرانی کۆمەڵایەتی هاوڕان کە قەیرانی دارایی و سەختی ژیانی هاوڵاتیان هۆکاری سەرەکی زیادبوونی ئەو دیاردەیەیە. ئەم دیاردەیە لە هەرێمی کوردستانە بەڕاستی لە مجتەمەعی کوردیە ئەبینین دیاردەیەکی نامۆیە، بەڵام ئەبینین لە ئێستا ئەم دیاردەیە زۆر زیایی بەرەو زیادبوونە ڕۆ. احتیمالەکە ئەرقامەکان پێمانەڵێ ساڵانی تریش بەرەو زیادبوون بڕوە. ڕەنگە بگەڕێتەوە بە هۆکاری ئەوەی کە ئەبینین ئێستا لە هەرێمی کوردستانە بۆی ئەم قەیرانی داراییەوە ڕەنگە هەندێک لە دایک و باوکانیان هەندێک لە کەسەکان نەتوانن ئەو مناڵە کە دروست بووە ئەو مناڵە کە هاتوۆتە دنیاوانێ نەتوانێت بێخێوی کات. بەپێی ئامارەکان لە ساڵی 2016دا لە شاری سلێمانی 7 منداڵی فرێدرا و دۆزراونەتەوە کە تا ئێستا لە خانەی بێسەرپەرشتان و لە شاری هەولێریش 5 منداڵ و لە شاری کەرکووک 4 منداڵ دۆزراونەتەوە کە سەرجەمیان لە شوێنە گشتەکاندا فرێدراون. بابانە نوێرێ ناڕتی، سلێمانی.